حکومەت بەردەوامە لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان و کۆکردنەوەی داهاتی زیاتر لە دوایین بڕیاریشیدا کە وەزارەتی بازرگانی دەری کردووە لە 25 ئەم مانگە بڕیاری داوە بە زیادکردنی بڕی پارەی ڕسوماتی کۆمپانیاکان بە پێی زیادکردنەکە هەندێک لە ڕسوماتەکان لە 500 بۆ لە 100,000 زیادی کردووە. ئەوەش بۆتە هۆی بارقورسێکی زیاتر بۆ خاوەن کۆمپانیاکان و بەرپرسانی کۆمپانیاکانیش دەڵێن بڕیارەکە دەبێتە هۆی هەڵوەشاندنەوەی دایان کۆمپانیای ناوخۆیی لە هەرێمی کوردستان. لە ماوەی هەفتەیە لەمەوە پێش بڕیارێک دەرچووە کە ئەمە ڕسوماتی با بڵێن ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە کۆمپانیاکان ڕوبەڕویان دەبێتەوە زیاد کراوە، بەڵام زیادکردنەکە زیادکردنێکی چاوەڕوان نەکراوە بۆ هەندێک بابەت 20 هێندەی ڕسوماتی ڕابردووە، بۆ هەندێک بابەت نزیکەی 40 هێندەی ڕسوماتی ڕابردووە کە ئەمە خۆی لە خۆیان کارگیرێکی خراپی هەیە لەسەر بازار بەگشتی لەسەر کاری کۆمپانیەکان بە تایبەتی لەبەرەوەی دەبێتە هۆی وەستانی جموجوڵی کاری کۆمپانیەکان لە سەراسەری کوردستان بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی. پێشتر ڕسوماتی دامەزراندنی کۆمپانیایەک 72,000 دینار بوو، ئێستا بووە بە 457,000 دینار. ڕسوماتی هەموارکردنەوەی مامەڵەی کۆمپانیایەکیش 24,000 دینار بوو، ئێستا بووە بە 250,000 دینار. کردنەوەی لقی کۆمپانیایەکی بیانی 280,000 دینار بوو، ئێستا بووە بە 500,000 دینار. جگە لەمانە ڕسوماتی وردبینی مامەڵەی کۆمپانیاکان و کەشفی کۆمپانیا و پشگیری و داواکاری کۆمپانیاکان 5 بۆ 10 هێندەی نرخەکەی پێشتر بەرز بوونەتەوە. زۆر کەس گلەی یەکاتم ڕۆ لە ڕسومات زیای کردووە، بەڵێ ڕسوماتەکە بۆ شوێمە تعلیماتێکە بۆمان هاتووە تیادی لە 500 لە 100,000 زیای کردووە. کەرتی تایبەتی تووشی کێشە بوو، کەرتی تایبەتیش لە داڕوخان و داڕمانە، کەرتی تایبەتیش قەیرانی هەیە. ئێمە ڕۆژانە بۆ نمونێ ماگە لە وەکو ئامارێکی ئەوەی کە لە پارێزگای سلێمانیا هەیە لە ساڵی 2012 سەیرێکی لە ساڵی 2012 نزیکەی 850 کۆمپانیا بووە، پاشان هاتووە لە 2013 بۆ بە 750 کۆمپانیا، 2014 کەم بۆتە بۆ 450 کۆمپانیا، 2015 بۆ بە 350 کۆمپانیا، لە 2016 بۆ بە 240 کۆمپانیا، یعنی ڕۆژ بە ڕۆژ دازە. زیادکردنی ڕسوماتەکان لە کاتێکدایە تەنیا لە ساڵی 2016دا لە سلێمانی 7 کۆمپانیا هەڵوەشاونەتەوە کە ئەوەش کاریگەری کردوتە سەر کەمبوونەوەی هەلی کار لە پارێزگاکەدا، جگەلەوەی ڕێژەی مۆڵەتی کۆمپانیەکان ساڵ بە ساڵ کەمی کردووە. لە هەرێمی کوردستان نزیکەی 25,000 کۆمپانیا هەیە کە لەو ڕێژەیە 5,000 کۆمپانیایان دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانیەوە، بەڵام بە درێژایی ساڵی ڕابردوو لەو ڕێژەیە تەنیا 1000 کۆمپانیایان مامەڵەیان کردووە. بابانە نوێرێن ئارتی، سلێمانی.